ماوەی چەند ڕۆژێکە لە سنووری قەزای کەلار باس لەوە دەکرێت یانەیەکی شەوانە دەکرێتەوە لە سۆشیال میدیا دەنگدانەوەی زۆری بەدوای خۆی دایەنا لە سۆشیال میدیا چالاکوانان و خەڵکی کەلار باسییان لەوە کردووە کە بە هیچ شێوەیەک ئێمە ڕێگە نادەین و لەگەڵ عورف و عادەتی کەلار و سنووری گەرمیاندا ناگونجێت. ئێمە بە بۆداداچوون لەسەر و پرسا هاتوونە تا قایمقامێتی قەزای کەلار لەگەڵ بەڕێز عارف عادل قایمقامی قەزای کەلار گفتوگۆ دەکەین. کاک عارف سڵاو تێبێ ئەم کاتت باش، سپاس بۆم دەرفەتە. ماوەی چەند ڕۆژێکە لە سۆشیال میدیا باس لەوە دەکرێت کە یانەیەکی شەوانە لە کەلار بکرێتەوە. ئایا بەڕێستان وەکو قایمقامێتی قەزای کەلار هیچ نووسراوێکتان لەو بارەیەوە بۆ هاتووە و ئایا ڕێگە پێدانتان کردووە مەمەستیکردەوەی یانەیەکی شەوانە؟ نەخێر، ئێمە هیچ نووسراوێک لەو شێوەیە نەگەشتوتە دەستمە، ویش داواکاریەکیش نییە کرابێت لە ئێمە بەو شێوەیە و خۆ دەزانی داواکاری لەو شێوەش بکرێت لەگەڵ دابوو نەریتی گەرمیان و کەلار بە تایبەتیدا ناگونجێ و بۆ هیچ ڕەزامەند نابین لە شێوازی ئەو کردنەوەی یانەی شەوان لە شارەکەمان. باس لەوە دەکرێت نووسراو هاتبێ و نەخێر، بۆکو پێم وتی هیچ داواکاریەکیش نییە. ئەگەر داواکاریەکیش لەو جۆرە بێت و کەتەوە دەڵێن بەپێی یاسا ئێمە سەلاحەتی ئەومان هەیە کە هەر شتێک لەگەڵ دابوو نەریتی کۆمەلگاکەتە لە شارەکەتە نەگونجێ ئەوە ڕێگری لێ دەکەینەوە ڕەزامەند نابین لەسەرکردنەوەی هەر شوێک بە هیچ شێوەیەکیش داواکاری لەو شێوە نهاتەوە بۆ ئێمە. یعنی واتە وەکو قایمقامێت ڕاتیەکەنەوە بابەتە؟ بەڵێ بەتێکیت ناوەن هیچ یانەیەک بکرێتەوە. پێتەڵم بیاسا ڕێگەی پێداوین هەر شتێک لەگەڵ دابوو نەریتی شارەکان نەگونجێت ڕێگە پێدراو نییە. واتەم بە یاسا. بەڵێ دەست خۆش بێت. سەرچاو بۆم دەرفەتە. بەڵێ بینەرانی کۆباس ئەوەی گوێبیست بوون بەڕێز عارف عادل قایمقامی قەزای کەلار بوو ئەو ئاماژەی بۆدا کە ئێمە بەپێی یاسا لە بڕگەیەکدا ڕێگەی پێداوین کە شتێک لەگەڵ عورف و عادەتی ناوچەکەدا نەگونجێت ئەوە ئێمە دەتوانین نەهێڵین ئەو بابەتە سەر بگرێت واتە بکرێتەوە و ماوەی چەند ڕۆژێکشە لە سۆشیال میدیا و لە پەیجەکانی سنووری داری گەرمیان بە تایبەتی باس لەوە دەکرێت کە یانەیەکی شەوانەت بکرێتەوە، بەڵام ئێمە بە داداچوون هاتینە ئێرە و قایمقامێتی قەزای کەلار ئاماژەیان بۆدا کە ئێمە بە هیچ شێوەیەک ڕێگە نادەین بەکردنەوەی یانەی شەوانە ئەگەر تاوەکو ئێستا هیچ نووسراوێکی واشمان بۆ ناتوە. ئەگەر نووسراوشمان بۆ بێت و داواکاری هەوڵاتیان یاخود هەروە بەرهێنێک شتێکی وا هەبێت لە ئارەدا ئێمە ڕێگەی پێ نادەین کە لە سنووری ئیدارەی گەرمیان و قەزای کەلار بکرێتەوە.